بۆنی مفاجئە دێت. 48 کاتژمێرێک لایکەرەوەکە 24 لێ ڕۆشتووە و کەمتری ماوە. هێشتا وێنەکە ڕوون نییە. پارتی وێکێتی بە فەرمی سازشیان لەسەر کاندیدەکانیان نەکردووە، بەڵام بە شێوازی جیاو لە ڕێگەی دیکەوە باس لەوە دەکرێت لەتیڤ ڕەشید دەبێتە کاندیدی هەردوولا. ئەوە تا یەکێتی لە ڕێگەی وتەبێژەکەیەوە تا ئەم ئێوارەیەش دەڵێت بەرەم ساڵح کاندیدی سەرۆک کۆمارە، بەڵام سەرچاوی جیاوازی ناو حیزبەکەی شتی دیکە دەڵێن. پارتیش بە فەرمی هیچی نەوتووە، بەڵام لایەنێکی دیکە لە بری پارتی قسەی کردووە و باسی کشانەوەی ڕێبەر ئەحمەدی کردووە. ئەمانە لە کاتێکدایە کە ئاژانسی مهری ئێرانی یەکەم میدیا بوو کە بەرەبەیانی ئەمڕۆ پرسەکەی وروژاند و ناوی لەتیڤ ڕەشیدی بەگوێی هەموواندا. مهر لازاری سەرچاوێکی باڵای عێراقیەوە بڵاوی کردەوە کە لایەنە عێراقیەکان لەسەر کاندیدبوونی لەتیڤ ڕەشید ڕێککەوتون. هاوکات سەرچاوە تایبەتەکانی زووم لا پرسی سەرۆک کۆماردا باس لە ڕۆڵی ئێران دەکەن و دەڵێن کۆماری ئیسلامی ئێران ئەوەی بەلایەوە گرنگە پێکهێنانی حکوومەتی نوێیە، نەک ئەوەی کێ دەبێتە سەرۆک کۆمار و کێی دیکە نابێت. لە لایەکی دیکەوە ڕۆڵی نووری مالیکی لە پرسی سەرۆک کۆماردا کاریگەر و بەهێزە. باپی سەرچاوەکانی زووم کە لە نزیک مالیکیەوە دەستی کەوتووە، پەرلەمانتارانی دەوڵەتی یاسا بە بڕیاری مالیکی دەنگ بەو کەسە دەدەن کە سبەی پێش کۆبوونەوەی پەرلەمان بۆیان دیاری دەکرێت. ئەو سەرچاوانەی کە زووم قسەی لەگەڵ کردوون لە نێو پارتی و یەکێتی و دەوڵەتی یاسا بوون، سەرجەمیان کۆک بوون لەسەرەوەی کە مەسعود بارزانی و نووری مالیکی لەسەر سیناریۆی کشانەوەی ڕێبەر ئەحمەدی کاندیدی پارتی هاوڕا بوون. بەیاننامەکەی فراکسیۆنی دەوڵەتی یاساش لە پەرلەمانی عێراق زانیاری سەرچاوەکانی زووم پشتڕاست دەکاتەوە کە پارتی دیموکراتی کوردستان ڕێبەر ئەحمەدی لە کاندیدبوون کشاندۆتەوە و پشتیوانی لە لەتیڤ ڕەشید دەکات. هەرچەندە زووم ویستی قسەی فەرمی پارتی لەو بارەیەوە وەربگرێت، بەڵام ئامادە نەبوون بە فەرمی قسە لەو بارەیەوە بکەن. هەرچی پەیوەندی بە یەکێتیەوە هەیە لە ڕێگەی سۆران جەمال تاهیر وتەبێژی حیزبەکەوە ڕەتیان کردەوە دەستبەرداری کاندیدەکەیان بۆ بن. کشانەوەی ڕێبەر ئەحمەد چی لە دۆخەکە دەگۆڕێت؟ بە گوێرەی قسەی سەرچاوەکانی زووم ئەو هەنگاوە چانسی دەرچوون بۆ لەتیڤ ڕەشید کاندیدی سەرۆک کۆمار نزیک دەکاتەوە، چونکە پارتی ئەو ڤیتۆیی لەسەر بەرەم ساڵە هەیەتی بۆ لەتیڤ ڕەشید نیەتی.